دوای زیاتر لە مانگێک پەرلەمانی کوردستان دەستی بە دانیشتنەکانی کردەوە، بەڵام پرسی موچە کە گرنگترین بابەتی ئێستای هەرێمی کوردستانە نەخرایە بەرنامەی کاری پەرلەمانەوە، هەرچەندە 21 پەرلەمانتار داوایان کردبوو. لە ئەنجامدا فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان و بەشێک لە ئەندامانی ئەو فراکسیۆنانش کە حیزبەکەیان لە حکومەتدا بەشدارە بایکۆتی دانیشتنەکەیان کرد. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت سەرۆکایەتی پەرلەمان بووە پاشکۆی حکومەت و نوێنەرایەتی گەل ناکات. بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان هێندە بابەت خستۆتە بەرنامەی کارەوە کە هیچ پەیوەندی بە ژیانی خەڵکەوە نییە. ئەگەر ئەم ڕۆژ نەکرێت ساڵێککە بکرێت کێشە دروست نابێت، بەڵام ئەوە کە پەیوەندی بە ژیانی ئازادی خەڵکەوە هەیە نەخستۆتە بەرنامەی کار، ئەوەی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە نایخەتە بەرنامەی کار، و ئەوەی کە پەیوەندی بە پەیوەندیەک سیاسیەکان و پەیوەندی بەڕاستی ژێربەژێری ئەم هەرێمی کوردستانە لەگەڵ حکومەتی تورکیا لەگەڵ حکومەتی ناوان کە ئەمە بابەتی سیاسی گەنگ ناخەتە بەرنامەی کار. کاتێکیش پەرلەمانتارێک بە پێی مادەی 66 بە پێی مادەی 48 پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان خاڵی پێڕەوی دەگرێ ڕێگەی پێنادێک کە قسە بکە. ئەم پەرلەمانە بەڕاستی بەتایبەتی مەبەستم سەرۆکایەتی پەرلەمانە و سەرۆکی پەرلەمانیش بەسەراحەت بۆتە پاشکۆ و کوسکوسەی حکومەت. حکومەت چی پێ بڵێ؟ حکومەت چۆنی وەڵام داتەوە ئاوا دەکات. بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان ڕۆڵێکی ئێجگار خراپی هەیە لە لاوازکردنی ئەم پەرلەمانە. من یەک نمونەی بەسیتان بۆوەجم، ماوەی یەک ساڵە بە راپۆرت بە بەڵگە بە دیکۆمنت بە پێی پێڕە و داوای دانیشتنی پەرلەمانەکەین لەسەر قاچاقچێتی خاڵە سنووریەکان کە هەمومان 170 ملیار دینار بۆ چەند بەرپرسێک ئەدزرێت. سەرۆکایەتی پەرلەمان ناتوانێت بیخاتە بەرنامەی کارەوە، بەڵام هەرکەی حکومەت بێوێت خۆی بێت بۆ پەرلەمان چی بڵێ مەساحەی پەرلەمان بۆی کراوەیە، بەڵام ڕێگە نادا پەرلەمانتار نوقتەی نیزامیش بگرێ. ئێمە ئەمڕۆ ویستمان نوقتەی نیزامی بگرین بۆ نمونە بڵێن کۆچی گەنجان پەیوەندی بە وەزیری ڕۆشنبیریەوە نییە، پەیوەندی بە قاچاقچێتی و بە گەندەڵی و بە دزی و بە تاڵانی و بە کۆمپانیاکاری و بە دۆسەی نەوت و بەوە هەیە. پەیوەندی بەوە هەیە بەرپرسێک شەوانە ملیۆنی دۆلاری دەسەکەوێ و گەنجێکی 100,000 لە باخەڵیان نییە. پەیوەندی بەوە هەیە هەموو ساڵێ 50,000 گەنج لە وڵاتە چێتە تەمەنی کارکردنەوە دەرفەتی کاری نییە، بەڵام کۆمەڵێکیش هەن بەسەر ئەم وڵاتەوە بوون بە فیرعون پارەی ئەم وڵاتەشە بن لە قومار لە دەرەوەی دۆڕێن. هەر یەک لە فراکسیۆنەکانی یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و پەرلەمانتارانی سربەخۆش جەخت لەوە دەکەنەوە کە سەرۆکایەتی پەرلەمان گرنگی بە کێشە سەرەکیەکانی خەڵک و گەندەڵی نادات و پەرلەمان بە کێشە لاوەکیەکانەوە سەرقاڵ دەکات. نابێت لە کوردستاندا لە ڕێگەی یاساوە درێژە بدەین بە سیستیماکردنی گەندەڵی و گەندەڵی ئەنجام بدرێ و ئەم مڵکانە مڵکی خەڵکی کوردستانن، هی ئەم حیزبانە نین. حیزبەکان دێن ئەڕۆن، بەڵام ئەوەی ئەمێنێتەوە گەلە میلەتە دەرامەتەکانیەتی وەک چۆن سامانی ژێرزەوی هەرزان فرۆش کراوە دراوە بە دەوڵەتانی تر و ئەوان خێری لێ ئەبینین. میلەتەکەی ئەمە برسیە و میلە نەوتێکی نادرێتێ، بەڵام دەوڵەتانی دراوسێ بەهرەمەند بوون بەڕاستی لە سامانی ژێرزەوی کوردستان، ئەوە تا سامانی زەرزەویش کە مڵکە زەوی و زاریەکانن، مڵکە کوشت و کاڵیەکانن. هەموو ئەمانە جارێکی تر لە ڕێگەی ئەم قانونەوە ئێمە گومانمان هەیە کە ئیستیقلال بکرێ ئەم قانونە بە قانون. جارێکی تر هەرچی مڵک و ماڵی گرنگ و بە قیمەتی دەوڵەت هەیە هی حکوومەت هەیە جارێکی تر هەرزان فرۆش بکرێتەوە. 21 هی ئەم ساڵ خۆپشاندانێک بوو لە شاری سلێمانی، من بەشداریم تیا کرد بۆ ئەوەی توندوتیژی نەبێ. ئەمە ئەو گولانەیە کە 100 جارم باس کردووە کە گیراوەتە براکانتان خوشکەکانتان لە وڵوبە، ئەوەی تاش باروتەکەی تایە. ویستم بڵێم لیژنەیەکی تایبەتمەند دروست کە بزانن کێیە ئەو پاڵەوانە و قارەمانەی کە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر ئەمر بە ئاسایش و دوهۆک هەروە خەڵک بگرێ و تەقە لە کوڕ و خوشک و براکانمان کە لە کاتێکە ئێمە ئەم ڕۆیستمان کۆچی گەنجان بخەینە بکار و بەرنامە. کۆچی گەنجان ئەمەیە، تۆ گەنج بەما ڕەنگێکی بڵێ و مەتاتێ و خەڵک ناکوژێنە، ئەمە خەڵک ناکوژێ، مە بەم بەسەری خۆمە لەتیەکە. 32 پەرلەمانتار بووینە بۆ ئەوەی کە ڕێکەوتنی 50 ساڵەی هەرێم و دەوڵەتی تورکیا بێتە پەرلەمان کە بەڕێز سەرۆکی هەرێم لە پێشووتردا لە 15 مانگا باسیەوەی کرد کە دانی بەوەدانا کە ڕێکەوتنی 50 ساڵە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی تورکیا و تاکو ئێسەوە بۆ زیاد 7 ساڵە ڕوات ئەم ڕێکەوتنە هیچ ناوەڕۆکێکی و هیچ وردەکاریەکی ئەم ڕێکەوتنەیە نەهاتوتە پەرلەمانی کوردستان کە بەرزترین دامەزراوەی شەرعی و یاسادانان و چاودێریکردنی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە. ئێمە لە پەرلەمان داوامان کردووە کە دانیشتێکی تایبەت
بکرێت بۆ ئەم پرسە بۆ ڕێکەوتنی 50 ساڵی نێوان حکوومەتی هەرێم و دەوڵەتی تورکیا. لە کاتێکدا بەرەو کۆتایی مانگی 11 دەچین حکوومەتی هەرێم لەم ساڵدا تەنها 4 موچەی دابەش کردووە کە دوانیان بە لێبڕینەوە بووە. بەو هۆیەوە هاوڵاتیانی هەرێم لە بارودۆخێکی سەختدا دەژین کەچی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە بری لێپرسینەوە لە حکوومەت کە بە شێوەیەکی نایاسایی موچەی فەرمانبەرانی بڕیوە سەرقاڵی گفتوگۆکردنە سەبارەت بە بابەتی دیکە کە لەم کاتەدا بۆ خەڵک گرنگ نین. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.